وەک کاوڵەتێکی قەزای کەوری من هەر لە سەرەتای ژیانم و هەر بەخشیمە بەڵام لەمەوە موچە تاخیر بوو دوو وەش بەم تەوزیع کرد جارێکیان 15 ڕۆژ جارێکیان 12 ڕۆژ خەڵکی وا بۆ تەلەفۆنی بەم کردی تەماتێ نییە لە ماڵما ئیسا من شخصی خۆم هەموو ڕۆژێک بەیانیان نان ناخۆم 5 مانگە بەیانیان نان ناخۆم نانەکە دەمە ئەم تەماتەماتەوەی دەمە ماڵە فەقیر تەلەفۆنم بۆکەن خەڵکێ نیەتی من ئەزانم چیە لەم شارە نیەتی خۆیشی بێ موچەیەکەیە ئەگەر موچە بێت خەڵک تووسێ مانگجارێ موچە بدەیتە خەڵک ئیتر خەڵک چۆن بژێت ناژێت تاکە خەڵک ئەغڵب قەرزاری وە قەرزەوە دەلامێژە بای هەزار نارم دەرێ 4000 شم دەرێ کاک ڕەشید 80000 90,000 بەم شێوە بردیە برادرم هاتە دەلام دەدی مام ڕەشید وەڵای ژنە تێم ناتوانم ژن بێرم ملیۆنێکم دەێ ڕۆمە ملیۆنێکم بۆی قەرز کردیە یعنی ژیان بەم شێوە ناڕواتە ڕێوە ژیان زۆر قڕە خۆ ئەتوانن بیگۆڕن ئەتوان خۆیان چاکی کرد یعنی چییە چاکردنی چییە بەس موچەکەم دە خەڵک چاکی وەزاکە باشە تۆ چۆن گەیتەوە قەناعەتەی کە شت بێ بەرامبەر دێتە خەڵک وەڵام من ئەگەر بێت و ڕۆژێ چت نەدەمە خەڵەوانەیە جەڵدە لێمدات یعنی تابیعەتم وایە حەزەکەم نانێکم بێ بیدەمە فەقیر بێ موچەیە تەبان بێ موچەکەش ئەوە سامێ چاکێکەکەن برا تۆی نەوتەکە لێک ڕاگیرە نەوتەکە بدە ئەو لەگەڵ داهات نیمەکەی بدەرێ موچەکەت بەتێ ئێمە هەمووی موچە بێت بازارەکە توێتەوە بازار نییە هیچ نەما هیچ خەڵک لە بەلاشە گڕێتەوە